براکان دیلەکانی یەکتریان ڕادەستی ڕژێم دەکردن و ئەوانیش گول لە بارانیان دەکردن. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لە 29 حوزەیرانی ساڵی 1966دا ئاگربەستێک لە نێوان پێشمەرگە و ڕژێمدا ڕاگەیەندرا، بەڵام تەق و تۆق لە نێوان براکاندا هەر بەردەوام بوو. هەر لە هەمان ساڵدا کاتێک فارس باوە کرا بە فەرماندەی بەتالیۆنی یەک، منیش بوومە سەرلق. هەرەو ساڵە بوو کە مامجەلال و سەرکردەکانی تر لەگەڵ ڕژێم پێک هاتن و لە نێوان ئێمە و ئەواندا ئەوانیان هەڵبژارد. ئیترە و کات دەستیان کرد بە شەهیدکردنی پێشمەرگە. هەر لەو ساڵەدا پێشمەرگەیەکمان بە ناوی محەممەد شوان چوو بوو بۆ گوندی ساتۆر. دواتر دەستگاکانی میری پێیان زانی و بەجاش و سوپا و زرێپۆش گەماڕۆیاندا، بەڵام ئەو ڕادەست نەبوو و هەتا توانی بووی شەڕی لەگەڵ کردبوون. لەو لاشەوە ڕئیس کەمال کە ئامر هێز بوو لە باڵی جەلالی سێکادری شۆڕژی بەدیلی ڕادەست بە جاشەکانی برایمی چەرمەگا دەکات. ئەوانیش دواتر هەرسێکیان بەدیلی کوشتن کە بریتی بوون لە مەڵکۆ، سیامەند، عومەر شەریف. دواتر لەگەڵ هێزی ڕزگاری بە دوای جەلالیەکاندا ڕۆشتین، لە ناوچەی حاجی قەڵا بەسەرماندادان و بۆ ماوەی کاتژمێرێک شەڕمان لەگەڵدا کردن. لە ئەنجامدا ئەوان شکان و توانیمان هەموو بارەگاکانیان بگرین و دیلەکانمان کە ئەوان لە ئێمەیان گرتبوون ئازادیان بکەین و ئەوانیش کشانەوە بۆ گەورە دێ. دواتر تا بەیانیەکەی توانیمان ئەو گوندەشیان لێ بگرین. ئەم جارەش ئەوان شکان و چەند مەیتێکیشیان لێ بەجێمە. دواتر گەشتنە گوندی گرژە، لەوێ لەگەڵ برایمی چەرمەگا یەکیان گرت و ڕوویان کردەوە ئێمە و بە هەردووکیانەوە دەستیان کرد بە شەڕ لەگەڵ هێزی پێشمەرگە. ئەوەی کە سەرنجی ئێمەی ڕاکێشە جۆری ئەو چەکە بوو کە بە جەلالیەکان بوو کە لە جۆری تفەنگی پەڕەشوت بوو. ئەوەی کە بە ئێمە وترا ئەوە بوو کە ئەوان ئەو چەکەیان لەلایەن ڕژێمەوە پێگەشت بوو، وەژمارەی چەکەکانیش ئەوەندە زۆر بوو کە بە لۆریەک بۆیان گوێزابوونەوە. دواتر لە 29 حوزەیراندا ڕێکەوتن لە نێوان شۆڕش و ڕژێمدا ئەنجامدرا، بۆیە دوو برای فارس باوە گەڕابوونەوە بۆ ناو هەولێر، بەڵام لەوێ لەگەڵ جاشەکانی محەممەدی سابیر ئاغا لە ناو شاردا بۆسەیەکیان بۆ دادەنرێت و هەر لەوێ ئەوانیش دەچنە ناو کاروانی شەهیدانەوە.